به نام خدای گەورە و مهربان ئامادەبوانی بەڕێز ئەمڕۆ لەم پێگە مێژوویە لە تەنیشت قەڵای دوین شوێنەواری مێژووی سەرکردەی کورد سەلاحەددین ئەیوبی کۆبووینەتەوە بۆ ئەوەی هەنگاوێکی گرنگ و مێژوویی بۆ ئەم دەڤەرە بنین و بەردی بناغەی بەنداوی دوین دابنین. ئەم شوێنە زۆر گونجاوە بۆ گڵدانەوەی ئاو و دیزایانی پرۆژەکە پێداچوونەوەی بۆ کراوە بە جۆرێکە هەم کاریگەری لەسەر شوێنەوارە مێژوویەکانی ئەم دەڤەرە نەبێت و هەمیش بە ڕێژەیەکی زیاتر ئاو گڵ بداتەوە. داوام کردووە هەرچی زووتریش وەزارەتی شارەوانی و وەزارەتە پەیوەنددارەکانی تر ڕێکاری پێویست بگرنە بەر بۆ ئەوەی هەموو ئەو ئاوەڕۆیانەی لە دەوروبەری شەقلاوە دێنە سەر ئەم ڕووبارە بپاڵێورێن و هیچ ئاوەڕۆیەک نەخرێتە سەر ئاوی ئەم بەنداوە. هەروەها لایەنە پەیوەنددارەکانمان ڕاستپارت کە بە پێی ڕێنمایی و ڕێکارە شوێنەواریەکان قەڵای مێژووی دوین و چەندین شوێنەواری دیکەی ئەم دەڤەرە نۆژەم بکرێنەوە و ڕێگە لە داڕوخانی زیاتریان بگیرێت. هەروەک دەزانن ئەم سنوورە زۆر دەوڵەمەندە بە چەندین شوێنەواری مێژووی لە چەندین سەردەمی جیاواز. بڕیارمان داوە کە قەرەبووی گونجاویە و براجووتیارانەمان بکرێت کە بەشێک لە زەویەکانیان دەکەونە ژێر ئاویانیش دەبنە بە محەڕەماتی بەنداوەکە. بەڕێزان، بە تەواوبوونیان بەنداوە و بە نوژەنکردنەوە و گرنگی پێدانی ئاسەوارە مێژوویەکان ئەم دەڤەرە دەبێت بە یەکێک لە گرنگترین ناوەندەکانی گەشتیاری لە ڕووی سروشتی و شوێنەواری. هەروەها بەنداوە لە ڕووی کشتتوکاڵی و سامانی ماسی و بەرزکردنەوەی ئاستیاوی ژێرزەوی کاریگەری زۆری دەبێت. جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بە کۆمپانیایەکی خۆماڵی ڕاستپێردراوە کە ئەزموونی باشی لە بواری دروستکردنی بەندە و بەدەستێنەوە و ئەو توانە ناوخۆیانەش جێبەجێکردنی پلان و بەرنامەکانمان ئاسانتر دەکات و هەموو جۆرە ئاسانکاری و هاوکاریەکیش بۆ ئەم جۆرە کۆمپانیان ناوخۆیانە دەخەینە بەردەست تاکو ئەزموونی خۆیان دەوڵەمەندتر بکەن و کواڵیتی کارەکانیان بەرزتر بکەن. لێرە جێخوایەتی من دەستخۆشی لە کۆمپانیای سەنک و کاک عەبدوڵڵا بکەم بۆ هەموو ئەو هەوڵانەی کە داویانە لە تەواوکردنی بەنداوی گۆمەسپان و هیوادارم لە ماوەیەکی زوودا بتوانن بەنداوی دوینیش ئینشاءڵڵا دروست بکەنەوە بکەوێتە خزمەتی هەموو هاوڵاتیانی کوردستان. ئەو پلانە استراتیجیای ئێمە کە لە بواری ئاو گرتومانەتە بەر بۆ ئێستا و داهاتووی وڵاتمان کاریگەری زۆری هەیە. گڵدانەوەی ئاوی باران و کانیاوەکانمان لە سەرەکیترین ڕێکارەکانمانە بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا و لێکەوتەکانی وشکساڵی. ئێمە لە پلانەکانمان بەردەوام دەبین و داواشمان لە هاوڵاتیانی خۆشەویستەوەیە کە پاک و خاوێنی ژینگەکەمان بپارێزن و هاوکارمان بن بۆ ئەوەی ئەم سروشتە جوانەی هەرێمی کوردستان بپارێزن و بیکەن بە شوێنێک کە گەشتیاران لە هەموو جیهان بەرەو کوردستان ڕابکێشن. ئەو ئاوەدانیە و ئاوادانکردن و گەشەسەندنی زیاتری کوردستانیش بەرنامەی ئێستا و داهاتووی ئێمەیە. جارێکی دیکە سوپاس و ئەم پرۆژانە لە هەموو هاوڵاتیانی کوردستان پیرۆز بێت. ئێوە هەر ساخ و سەلامەت و تەندروست بن، کوردستانیشمان هەر ئاوەدان بێت. زۆر سپاس.